هەموو لایەنە سیاسەکان ئامادەکاری جددی و ڕازگویانە بکەن بۆ هەڵبژاردنەکان و ململانی و کێشەکانیان لە ڕێگەی هەڵبژاردنەوە یەکلایی بکەنەوە. هیچ بیان و پاساوێک نەهێنرێتەوە یا دروست نەکرێت بۆ ئەوەی هەڵبژاردنە گشتیەکان نەکرێت یاخود دوا بخرێت. کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی هەر چەندە نوێیە پێویستە سەربەخۆیانە کار بکەن و نەچنە ژێر ئەجندا و فشاری هیچ لایەنێکەوانێت، چونکە ئەوان بەرپرسیارەتی بەردەم پەرلەمان و پەرلەمانیش موڵکی خەڵکە. کارکردن بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و لە ساختەکاری و تەزویر و پاکردنەوەی لیستی ناوی دەنگدەران. داواکارین هیچ لەمپەر و کۆسپ و ئاستەنگێک نەخرێتە بەردەم ئەو پرۆسە دیموکراسی و مەدەنیە بە هەر بیانوویەک بێت. بەبەستەوەی بتوانین کە هەڵبژاردنەکان لە ئایندەیەکی نزیکە یاخود لە وادەی خۆیان هەڵبژاردنێکی پاک و تەمیز کرێ. بۆیە ماوەی 2 ساڵە بەداخەوە پەرلەمان داخراوە قەیرانێکی دروستکراوی خۆڕست یاخود قەیرانێک دروست کراوە بەسەر میلەتایان ناوە. بۆیە ئێمە داوامان لە پەرلەمان کردووە پەیامێکمان گەیاندوت پەرلەمان و داوا لەلایەنە سیاسیەکانەکەین کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێ بۆی جارێکتر ئەم حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بنکە فراوانە ئەم پەرلەمان و حکوومەتە جارێکی ڕفرێش کرێتەوە و پەرلەمانێکی نوێ دروست کرێت بە مەبەستی ئەوەی بتوانێت خزمەتی خەڵک بکات.